گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بکەم دکتۆرە نەزاکەت حوسێن پسپۆڕی بواری ڕاگەیاندن و سەرۆکی لیژنەی داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەگەڵم دەبێت لە سلێمانیەوە. دکتۆر نەزاکەت ئەم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم. پێم بڵێ کە پانتایی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان چەندە؟ دیاریکردنی سنووری پانتایی ئازادی ڕۆژنامەنووسی بە چەند پێوەرێک ئەپێورێت. یەکێک لەو پێوەرانە پێدانی هەبوونی کەناڵە بە خەڵکانێک کە ببنە خاوەنداریەتی کەناڵێکی ڕاگەیاندن کە ئەمە لە دەسەڵاتە دیکتاتۆرەکانی پێشووترا نەکراوە. هەموو دەسەڵاتە دیکتاتۆرەکانی جیهان ئەوانەی کە لە پێشوە بوون و ئەوانش کە ئێستا ماون بە هیچ شێوازێک ڕێگە نادەن جگە لە حکومەت یا کوڕی حکومەت یا کەسانێکی سەر بە دەسەڵاتی حکومەتەکە کەناڵی ڕاگەیاندنیان هەبێ. بۆیە پێدانی خاوەنداریەتی کەناڵ کە دەرهاویشتەکەی لە تیۆری لیبرالیەوە سەری هەڵدا، دوای ئەوەی کە تیۆری دەسەڵات کۆنتترۆلی میدیای کرد لە 80ەکانە تیۆری لیبرالی سەری هەڵدا، ئیتر لە تیۆری لیبرالی و خاوەنداریەتی کەناڵ درایە خەڵکانێکی تریش کە لە دەرەوەی دەسەڵات بن کە خاوەنی پارە بن و کە ئیمکانێتیانە بێ کەناڵێکی ڕاگەیاندنیانە بێ. ئەمە یەکێکە لە پێوەرەکان. ئەم پێوەرە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی ئەتوانم بڵێم تا ڕادێک ڕەهاش هەیە کە هەر کەسێک خاوەنی ئەتوانێت کەناڵێکی ڕاگەیاندنی هەبێ. کۆمەڵی ڕێکاری سادەشە، نە ئەو کۆمەڵە ڕێکارە پرینسیپە کە ڕەنگە هەندێک لە وڵاتانی پێشکەوتوش کۆمەڵی ڕێکاری تۆکمەتریان لەوە داناوە. بەڵام لێرە ئازادیەکە بە شێوازەکە بە کۆمەڵی ڕێکار ئەتوانرێت خاوەنی کەناڵێکی ڕاگەیاندن بێ. یەکێکی تر لەو بابەتانە نەبوونی سانسۆری پێشوەختە. با پێوەرەکان تەواوکەم بە خێرایی. نەبوونی سانسۆری پێشوەختە لە هەر سیستمێکی ڕاگەیاندنە هەبێت، ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە پانتایی ئازادی ڕادەربڕین هەیە. کەواتە نەبوونی لە ئێستادا لە هەرێمی کوردستانە بەپێی یاسای ڕۆژنامەگەری هیچ سانسۆرێکی پێشوەختە نییە. ئەمە یەکێکە لەو ڕێکارانەی کە گیراوەتە بەر بۆی ئازادیەکی پانتاییەکی فراوان هەبێت. یەکێتر لەوانە سزادانە لە دوای بڵاوکردنەوەی بابەتەکان. کۆمەڵێ بابەت نەبێت کە لەسەر ئادابی گشتی و هەندێک پرسی ئەمنین کە ئەوانش هێشتا مەتاتین کە زۆر جار کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوەشتی ئەپەڕێنن سزا نادرێن. سزایەکی بەو شێوازە قورس نییە لەسەر هیچ کەناڵێکی ڕاگەیاندن. یەکێتر لەوانە ئازادی ڕۆژنامەنووسە. بەپێی یاسای ڕۆژنامەگەری هەرێمی کوردستان هیچ ڕێگایەکی دانەناوە کە هیچ ڕۆژنامەنووسێک دەستگیر بکرێ و ئەگەر ڕۆژنامەنووسێک سکاڵایەکی لەسەر بوو لەسەرەوەی تەشهیرە ناوزڕاندنێکی بە کەسێک کردووە ئەبێ سندیکاشی لێ ئاگادار بکرێتەوە. ڕێکارەکانی دەستگیرکردنی ئەمەش بە ڕێکارێکە بێ کە کەرامەتی ڕۆژنامەنووس نەشکێنرێ و ڕۆژنامەنووس ڕێگایەکی یاسایانە مامەڵێ لەگەڵ کرێ. کەواتە هەموو پێوەرە جیهانیەکان بۆ هەبوونی پانتاییەکی ڕاگەی ئازادی ڕادەربڕین لەم چوار ڕێکارە سەرەکیە یەکەگرنەوە کە هەر چوار ڕێکارە سەرەکیەکە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی فراوان مەجالی پێدراوە. کەواتە ئەمانە هۆکارن بەوەی ئازادیەکی فراوان و پانتاییەکی فراوان بۆ ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان. باشە دکتۆر نەزاکەت، ئەگەر پێت بڵێم بەراوردێکی هەرێمی کوردستانم بۆ بکە بە عێراق بە وڵاتانی دراوسێ و ناوچەکە هەرێمی کوردستان تا چەند مافی ڕۆژنامەنووسانی تێدا فراهم کراوە؟ وەڵام من کە هەر قسەیەکەم یا لەسەر بنەمایەکی زانستیەی کەم یا لەسەر بەڵگەیکەم، چکەم خۆم کەسێکی ئەکادیمیم ئەو شتانەی کە باسێکەم لەسەر بنەمای زانستی و پێوەرانی بۆم باس کردی بنەمای زانستی بوو باسم کرد کە سەلمان دمان کە پانتاییەکی فراوان هەیە. ناڵێم گرفت نییە هەندێک مەشاکیل کە ئەمە لە هەرە وڵاتانی پێشکەوتووە زۆر لەم ژینگەی کاری میدیایی ژینگەیە کە هەر بۆ خۆی ئالۆزیەکی تایە بەرکەوتەی تایە گەڕانە بە دوای زاناریە هەندێک تەشەنوجادەیە لە هەموو ژینگە میدیایەکانە. ئێمە ئەندامی نەقابەی سندیکای ڕۆژنامەنووسانی جیهانی کە 150 نەقابەی تایە هیچ کامیان راپۆرتەکانی لە راپۆرتەکانی ئەمە ئەهوەنتر نییە بە تایبەتی وڵاتانی پێشکەوتوش. ئەمە سروشتی ژینگەی میدیایە پەیوەندینەوە بەنسبەت وڵاتانی دەوروبەرەوە. من لەو وڵاتە عەرەبیانەی کە ئێمە بەڕاستی لە کۆنگرە و کۆنفرانسەکانە ئەندامین لێیان
راپۆرتەکانیان ئەبینین بەڕاستی هەرێمی کوردستان بە بەراورد بە هەموو ئەو وڵاتانەی کە لە دەوری و بەری ئەمن لە کوشتنی ڕۆژنامەنووسەوە بێ کە ئێمە ماوەی چەندین ساڵە هیچ ئەوەی کە من تقریبا 5-6 ساڵە راپۆرتی سندیکای ڕۆژنامەنووسان من ئامادەیەکەم پێشێلکاریەکان وە چەند ساڵێکیش پێش من پێم خۆش دکتۆرانی کۆمەلگای نێودەوڵەتی چۆن دەڕوانێت لە هەرێمی کوردستان و ژینگەی ڕۆژنامەنووس تیرۆری ڕۆژنامەنووس بە ڕێژەیەک لە چاو ئەو کەناڵە فراوانەی هەر ئێمە هەمانە ئەو ژینگە میدیایە فەوزایە لە پێشێلکردنی مافی ڕۆژنامەنووسەوە بیگرا لە ڕێگری وە بیکە لە لێدان و لە هەموو ئەو پێشێلکارانە ئەهوەنترین جۆری پێشێلکاری لە ناو راپۆرتەکانی هەرێمی کوردستانە هەیە بە ئەترافی فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانی IFJ کە ئێمە تەعاملیان لەگەڵەکەین راپۆرتەکانیان ئەدەینێ راپۆرتەکانی هەرێمی کوردستان کە ئێمە سەیری ئەکەن و ژینگەکە سیرەکەن ئەهوەنترینین لە چاو وڵاتانە و ئەتوانم بڵێم ئەمە ئەهوەنین لە پێشێلکاریەکانە لە ڕووی پانتایی ئازادی فراوانی ئازادی ڕادەربڕینەوە ئێمە بە بەراورد بە وڵاتانی دەوروبەری خۆمان ئێمە بەڕاستی پانتایەکی یەکجار فراوانمان هەیە کە ئێستا نەک من پسپۆڕان چالاگوانان ڕۆژنامەنووسان ئەکادیمیانی ناو هەرێمی کوردستان چەندین جار پرۆژەیان پێشکەش کردووە داوای ئەوەکەن کە ئەم ئازادیە لە هەندێک ڕۆوە سنوورەکەی زیاتر پانتایەکەی فراوانە پێویستی بەڕێخستنەیە واتێمە ئازادیەکمان بەرەمێناوە جێی شانازیە بەڵام ئەمی ئازادیەش لەگەڵ گەشەی میدیایی و گەشەی تەکنەلۆجیا و گەشەی جۆری میدیا پێویستمان بەوە هەیە بە هەندێک یاساڕێکی بخەین ئەگینا ئازادێکی جوان بەرهەم هات زۆر سپاس دەکەم دکتۆرە بەمانای کۆنتڕۆڵکردن نا بەڵکو بەمانای ئەوە ژیانی تایبەت و ئاسایشی نیشتمان لە مەترسیانە بێت و پارێزراو بێت. زۆر سپاس دەکەم دکتۆرە نەزاکەت حوسێن پسپۆڕی بواری ڕاگەاندن سەرۆکی لیژنەی داکۆکیکار لە مافی ڕۆژنامەنووسان.